بەم ڕۆحەتەی کە لە 1-2 ساڵی ڕابردوو بە برایەتی تەبایی بەیەکەوە دەست لەناو دەستوانیمان ئەو هەموو کۆستە قورسە تێپەڕێنین بەرنامەمان هەیە بۆ کۆنگرەس بۆی بتوانین یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چۆن هێزی پێشمەرگە ئێستا خوێنی تازە دەینە لەناو ڕێزەکانی هێزی پێشمەرگە و ئەفسەری تازە دێن بەرپرسیارەتی وەگرن لەناو هێزی پێشمەرگە بە هەمان شێوە لەناو حیزبەکەشمان خوێنی تازە دێنە پێشەوە و ڕێزیش لە ڕابردووی هەموو ئەو برادرانە دەکەین کە 40 ساڵە خەبات دەکەن لەناو حیزبە و دڵنیاتان دەکەم بەبێ یەکێتی کوردبوون و کوردستان مەحاڵە بۆیە قەت ئەوەتان لەبیر نەچێ یەکێتی ئەگەر کەمکوتیشی هەبێ تەنها یەکێتی دەتوانێت پاسەنجی هێز ڕاگرێت تەنها یەکێتی دەتوانێت بەرگری لە دۆخی ڕەوای میلەتەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان بکات قەت ئەوەتان لەبیر نەچێ بەو ڕۆحیەتەوە ئیش بکەن دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم دیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سوپاس. پیرۆستان بێ بخێمە سەرچاوە پیرۆستان بێ پیرۆستان بێ پیرۆز بێ سەرکەوتوو بێ ئینشاڵڵا پیرۆستان بێ پیرۆستان بێ پیرۆستان بێ پیرۆستان بێ سەرکەوتوو بێ پیرۆستان بێ پیرۆستان پیرۆز بێ پیرۆستان بێ پیرۆستان بێ سەرکەوتوو بێ ئینشاڵڵا پیرۆستان بێ